سڵاوتان لێبێ بنێرانی زاری کرمانجی لا بنکەی تۆماری 1226 سنتەری قەزای ناوەندی سۆرانی کە لەم بنکەیە وردەکاری لەسەر تۆمارکردنی ناوی ئەو کەسانەیە کە بۆ یەکەمین جار چانسی دەنگدانیان هەیە یاخود دەنگ دەدەن و هەروها سەبارەت بە ونبوونی کارتی ئەو کەسانەیە کە بۆ دەنگدان بەکاری دێنێت و شێوازی ڕاستکردنەوەی ناو و چەند پرسێکی دیکە دەمانەوێت گفتوگۆ بکەین لەگەڵ زۆر بەڕێز محەممەد شاکر بەرپرسی کۆمیسیۆنی سۆران. مامۆستا محەممەد سڵاوت لێبێ. شێوازی تۆمارکردنی ناو بۆ کۆمیسیۆن لەو بنکەیە چۆن؟ شێوازی تۆمارکردن بەخۆی بنکە لە هەموو ڕۆژانی هەفتە کراوەیە و هاوڵاتیان دەتوانن لە سعات 8 بۆ 8:30 و تاکو سعات 3 نیوەڕۆ سەردانی بنکەی تۆمار بکەن و تاکید لە ناوەکانیان بکەنەوە. ئەگەر دەیانەوێت یعنی خۆیان تا ئێستا تۆمار نەکردووە دەتوانن خۆیان تۆمار بکەن، یعنی تاکید لە ناویان دەکەنەوە ئەگەر تۆمار نەکراون خۆیان تۆمار دەکەن و ئەگەر دەیان ئێستا عملیی گواستنەوە تەغییرش هەیە ئەگەر خۆیان دەیانەوێت خۆیان نەقل بکەن یان تەغییر بکەن لە شوێنێکی بنکەیەکی دەنگدان بۆ شوێنێکی تر ئەو عملیەش ئێستا بەردەستە. هەروەها عملیەی تەسیح و تا ڕاستکردنەوەی ناو ئەگەر کەسێک مەسەن لە ڕسم و یان ناوی کە لەسەر کارتی دەنگدانە یان مالیدی معلوماتی هەڵەی تێدایە یان ڕسمی خۆی نییە دەتوانی سەردانی بنکەش بکەت ئەویش عملیی ڕاستکردنەوەی بۆ ئەنجام دەدەین. باسی ئەو ڕێکارانت کرد بەڵام ئەوەی ڕوون نەبوو ئەوە بوو کە ناوی تۆماری مردووان چۆن ڕەش دەکرێتەوە و ئەو کەسانێک کە بۆ یەکەمین جار دەنگ دەدەن لە چ تەمەنێکن و تاکەی بەردەوام دەبێت ئەم ڕێکاران. هەروەها بە هەواڵاتیانی و دەنگدەرانی شاری سوورانی خوشەویست ڕۆدەگەین کە ئەمەلیەی حەزف واتە ڕاشکردنەوەی ناوی مردووش ئێستا بەردەستە دەتوانن سەردان بکەن تاکید بکەنەوە و مستەمسەکاتی پێویست وەکو وەفاتنامە لەگەڵ خۆیان بهێنن و ئەو کەسێک کە مردووە لە سجلی ناخبین ڕەش بکەنەوە. هەروەها ئەگەر کارتیشی لێرە بیت کە مردووە دەتوانن بە ئێمە ڕای بگەینین کە ئێمە ڕەش بکەنەوە و کارتەکەی بگەڕینەوە. بۆ ڕاستکردنەوە ئەم ڕێکارانە تا چ بەروارێک دیاری کراوە؟ بەخۆی فترەی تەحدیث کە دەست پێ بووە لە 13/7 تاکو 11/8 بەردەستە، بەڵام دیار نییە لەوانەیە تەمدید بکرێت واتە درێژ بکرێتەوە یانیش درێژ نەکرێتەوە، بەڵام تا ئێستا هەر 11/8. بەڵێ ئەمەی زانیارانەی کە بەرپرسی کۆمیسیۆنی سۆران ئاماژە پێ کرد کە تاکو مانجی 11 مانجی ئەم ساڵی بەردەوامی دەبێت و هەروها دوای ئەواتەیە تۆمارکردنەوەی یاخود ناوی ڕەشکردنەوەی ناوی مردووان و نوێکردنەوەی ناوی ئەو کەسانێک کە ناسنامیان ون کردووە کۆتایی بێدێت و هەروها ئاماژەی بەوەش کرد سەرجەم ئەو ڕێکارانە تاکو ئەم بەروارە بەردەوامی دەبێت.